سڵاتان لێبێ بەڕێزان ڕۆژێک لە ڕۆژان تۆ من هەمومان هەر کەسێک کات بێتە سەرزەوی تووشی تنگانە بووین کەسێک کە قەت تەسەورت نەکردووەم کەسە بەدەمتەوە بێ سەیرەکەی دێتە پێشەوە ئامادەی هاوکاریە زۆر زیاتر لە کەسانی دیکە یاخود بە عەکسەکەی کەسانی کە زۆر بە دڵسۆزی خۆتە زانیون سەیرەکەی لە کاتی تنگانەیە و کەسە نییە بەدەمتەوە بێت بەنامەی ئەمڕۆم لەسەر تەنگ و چەڵەمەکانی ژیانە کە چۆن ئێمە لە کاتی تنگانەیە بەدەم یەکترەوە بین دەمەوێ ئەم پرسیارە بکەم ئێمە وەکو موسڵمان دینەکەمان تا چەند هانمانەدا کە لە تنگانە یەکتری جێنەیەڵێن چۆن بەدەم یەکترەوە بین چۆن پەیوەندی دۆستایەتی و خزمایەتی نێوانمان بەهێزتر بکەین زۆر جار کەسانێک کە لە تنگانە بدەمانەوە دی ئەگەر خزمیش نەبێ ئەگەر ناسراویش نەبێ پەیوەندەکەونە تۆکمە کات کە بە تەواوی ژیانەدا و کەسە جێ نایاڕێ خی گەورە لەو سەرەوە زۆری پێخۆشە کاتێک دوو بەندەی دەبینێ یارمەتری یەکترەدەن لەگەڵ مابن بەشێک لە هاوڵاتیان وەرەگرم ئێوەش بینەری وەڵامەکانیان من فەرمی لە ژیانی خۆتا تووشی تنگانە بووی ئاراوەڵام چیت کردووە لەو حاڵەتا چۆن ینی کەس و کار کردووە چۆن خەڵکی یارمەتی داوی یان بۆ منە چیت کردو لە حاڵەکە والله هەستکورانی خوامان کردووی تر خخوای تبارەوە دەرگاکی داخین پەنجەی بە کردومەوە لەنەوە تووشە زەرێکی زۆرم توش بوو 600,000 جوستی کە نەوت ڕۆشت بەتر دوایی پشتیوانی خخوای گەرەوە برادێک ئەنێ پاریامە یارمەتی یان پارەکەم تاویز کردوانێ و پێیان کردوانێ ینی خواوە نییە کە تووشی ناڕحەتیی گەری تۆتر يكتر ما بيزبي ولا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا هموش تيجي لك الله يما ذنوبك تنها زررقنية تنها أواني كبلين كردوتا قناي ورد قناي كبيرة وأنا خوي قول الله متخوش بلام بوش التعويذ قاتو هل شنتو ما يبي نبي ما يزبي ثان بس يود كروتو برادر يكم يارمتي داو بس هو كين تاسن جرجيموكم مسلمان لا تنغاني بدم يكو يكتري لبير نكين أجاوشت أو سنة شيء قورية أخوان بتوان جبا جيكين سنەتێکی گەورەیە هەر کەسێک دێ قەوما بابرا دەشنێ با خزمیشن دەبێ بەهانایە بچی یارمەتی بی ئەزانی کە ئینسانێکی ڕاستە و گوتمانێکی مسڵمانێکی تەخوادارە بۆ خوا گونجاوە یارمەتی بی زۆر زۆر کارێکی خێر و باشەکەی ئەمە جگەلەوەی کە وەکو خێر ئینسان ئەو کەسێک یارمەتی بەرامبەرەکەیدا خێر دەسەکەوێ زۆر جار ئەو یارمەتیدانە پەیوەندی برایەتی و دۆستایەتی نێوان دوو کەسە زۆر زیادەکە ڕەنگە زۆر جار شتەکەش بچووک بێ بەس پەیوەندیەکە بەخۆ ڕاستە ڕاستە وایە زۆر ڕاستە خۆی تبارەکە وتعالە بۆ خۆی فەرمی ئێوە تعاونوا على البر والتقوى ئێوە یارمەتی و پشتیوانی یەکتر من یارمەتیان زیاتر ئەیەم بۆیە خۆی يعني ما هيش تقنية كخواب به هو كقصي كذا إلا وحي يحب في غمر قصي كذا في غمر جانبي بأمة تكيد وإما معه. أنا زوج جار خلقي وهاي لشوار دور دايبيني هستكي يعني قد بيناك توم كسيار متيد بلام تجانا ديت بيشو سيرك بقدر دنا فريق. يا كم خلى بينا جدو كصد هزاري سويسري عامية لأنه وش شو تبرو يجيبه وكبود بمرو نسبه قرنا عزاري. حتى أمرهم. يصير دوستاي تكتان هر درجة. ما خواتنا أنا والله. أمكم مسلمان تاسن أركمانا. ليكتري لبير نكين دلسوز يكتري بين لكن مسلمان بين وبين اخوان هم ناو مسلمان راز بين ابي للصاصيه ما يكتري لبير نكين نك من جنابش كناش الناس كلي قوما بلان بس هاي انسان يسرخواري يرمتي بعزيش بارك الناداتو بلان اما نبينا ما اللي يبقى ما يتربلي ولا عم يرمتي يرمتي جونيه ما ديزاني شاغنيم استاذ كاد زر خزمي خو ميدا ما تداوي لك ما عاجز بيلم عاجز بو يعني اوا بينار المسلمان براسي وزوري شيء استا يا ما تبقى خو ميلي لايم كيبين ممنوكا في تاريخ بيته من لروي ما ديو سباز بخوا توشيو تنغانين نبو الا رشتي ديكو الريق كشيكو مالاتيو بله ماشا تا چەند چوار دەورەکەت دەستی هاوکاریان و دروشکر یارمەتیان والله كم بۆ بله زۆر کەم چیت کردووە لەو حاڵەکە والله بێدەنگی هەڵبژاردووە چیەکەیتە تۆ جاریوایە خزمی نزیکت هەیە لە پێشەوە زۆر بە سۆزی لەگەڵە بەس کە کەوتیتە تەنگانەیەکەوە یان مەوزوعەکەەوە خۆی سار دەکاتەوە و بەلاتانە ئەوە مش بیستم ماڵێن زۆر کەسەیە خۆی زۆر بە دڵسۆز پیشانەدا بەس کاتێک کە داوای یارمەتی لێ بکەی سەیرەکەی بێگانەیە دڵسۆزەکە نەک یارمەتی بە هەر بەعکسەوە پشتت تێکە هیچ هاوکاری نەک هاوکاری هەر دابڕانێک لە بینتانە دروستە بێت بەبێ هیچ هۆیەک هەر بەس ئەوەی کە تۆ کێشەیەکت هەیە پێویستە بە هاوکاریەوە باشە ئێمە وەکو موسڵمان تا چەند
ئیسلام فێرمانەکە یان تەژیعمانەکە بۆی لە کاتی تنگانەیە بەدەمیەکەوە بەداخەوە زۆربەی زۆرمان تێنەگەیشتون لە ئیسلام. ئیسلام ینی مانای ژیان مرۆڤایەتی هاوکاری بۆ یەکتر لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی مادیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی تەندروستیەوە تۆ پێویستت بە هاوکاریەک بێت پێویستە کەسی بەرامبەری مسلمانی بەرامبەر ئەگەر خزمت بێ ئەوە دووەرکی لەسەرە ئەگەر بێگانە بێیان دراوسێ بێتەوە ئەرکێکی لەسەر ئەگەر دراوسێ بێەوە دووەرکی لەسەرە یەک دراوسێتی و هەم مسلمانێتی هاوکاری کا بە هەموو شێوەیە زۆر جارۆک تۆت ڕەنگە تنگانەکە مادی نەوێت بۆ نمونە نەخۆشیەکە بێت بۆ لات سرت لێبدا هەواڵت بپرسێ یان بۆ نمونە حاڵەتێکت بەسەر دێ ئەو بەدەمتەوە بێت ڕەنگە تنگانەکان زۆر جار مادی نییە نەوەڵام من بەڕاستیەوەی خۆم بەسەر هیچ مادی نەبە هیچ ئەو کێشە کۆمەڵایەتیش پەیوەندی بەمنەوە نەبوو پەیوەندی بە بنەماڵەیەکی ماڵی باوکمەوە بۆ ئیتر کەساتی لادێکە و سەیرەکەم هەموو چوار دەورەکەم بەبێ هیچ هۆکارێک دابرانیان دروست ئێمە وەکو مسلمان نەبێ خۆمان بەدوور بگرین یارمەتی کەس یەکتری بدەین بەڵێ یارمەتی خەڵک بدەین لە ئیشە چاکان ئەوەی کە خراپیشەکە هاوکاریکەم بینێ سەر ڕێگای ڕاست زۆر بەڕێزی شەلا قەت نەکەویتە تنگانش بەخوای گەورە وڵای سپاس بخوای هەتا ئێستا نەکەوتومەتەوە موقیفەوە بەڵام هەنێ حاڵەتم بەسەرە هاتووە زۆر کەسم بۆ دەرکەوتووە وەک دۆز وەک برادەر لە تنگانەیە بۆم دەرکەوتووە پێویستم بە شتێ بووە هاوکاری نەکردوم ینی خۆی وا پیشانداوە کە دڵسۆزە بەڵام کە چویت بۆ لای سەیرەکەی نەخێوانی خۆی وا پیشان ناوە ئێمە برای گیانی بە گیانی من دڵسۆزی تۆم لە پێش هەموو کەسەوەم بەڵام لە تنگانەکەی وانە بووە بەعکسەوە چیت کردووە دوای لەگەڵم کەسیان دوایەوە درێژە پێداوە بە پێی مروری زەمن و بە پێی کات بۆی لە پڕ نەگۆڕام لەگەڵیا وردە وردە لەگەڵ یا سار بوومەتەوە پەیوەندیەکەت وردە دەکۆدای کاڵ کردوەوە بەڵام لە پڕنا وردە وردە ئەو کەسە لە تنگانەیە بە کەڵکی من نات منیش لە خۆشییا ئەوم ناوێت نامێت ئێمە وەکو مسلمان تا چەند پێویستێ لە تنگانەیە بەدەمیەکەوە بین تەنها لە خۆشییانە بێت لە تنگانەی یارمەتی خەڵی یەکتری بن خۆی ئەوە شتێکی سەرەکیە نابێ هەر لە خۆشیە لەگەڵ یەکابی ئەبێ لە تنگانەیە لە ناخۆشیە مسلمان بە تایبەتی ئەبێ لەگەڵ هەموو شتێکە لەگەڵ تابێت خۆش نییە تۆ بەس لە کاتی خۆشیە لەگەڵ تابێت ئەگەر کەسێک پێویستی بە یارمەتی بێت ئامادە یارمەتی بدەیت ئەگەر لە دەست بێ هەتا بتوانم و هەتا لە دەستم بێ هاوکاریەکەم زۆر گواد لەکە یارمەتی بدەیت دینی ئیسلام دینی ئیسلام ئەوات لەکە ئیسلام زۆر زۆر پیرۆز و زۆر زۆر شیرینە ئەگەر کەسەکە هاودینی خۆشت نەبێ بۆ منە دینێکی دیکە هەتا بتوانم هاوکاریەکەم چونکە من مسلمانم وڵات جاری وها بۆ خەسەم بەخوا بە پارە حەلکرا مەمنون بووم بە پارەش هەلکرای ئەرەوەڵ لە تنگانەیە چی ئەەکەیت لەو حاڵەتانە وڵیتاوە لە خواکە نیشتە ئەی چوار دەورەکەت بەدەمتەوە ناتون بۆ نەکە نێژادە خۆ دەسەڵات نێت ناتوانانی بە زۆر بیانێنی چیت کردو وڵی هەر داوام لە خوا کردوتەوە باشە زۆر جار تنگانە ڕەنگە پارە نەبێ بۆ نمونە مادی نەبێ شتی دیکە جاری وە هەیە تنگانە بە پارە حەلکرێ مەمنونی ئەرەوەڵا جاری باشە هەندێک کەسمان هەیە زۆر دڵسۆز خۆی پیشانەدا بەڵام کە ئەکەویتە تنگانە سەیرەکەم کەسە دڵسۆز نییە بێگانەیە پێ وڵا قەت وایە ڕاستە وڵی چی پێ واسی لێبێنە لەگەڵ ئەو جۆرە کەسانە چۆن تعامل واز لێبێنیگەنە هەچی دەستی هەتا دەستی بە خراپترە بێ ئەرەوەڵا واز لێبێنە وڵی بەعمل ناشن تۆ چاک نابێ خۆی چاک نەبێ بە تۆ چاک نابێت لەوانێت تۆ مۆژگارێکی خێریکی بەس کە قەنەعەتی نەکەی تۆی واز لێبێنیتەوە ئێمە وەکو مسلمان تا چەند ئەومان لەسەر ئەرکە وەکو مسلمان کە لە تنگانە بەدەمیەکەوە وڵی لەسەرمان زۆر لەسەرمان واجبە کە بە تەنگانە لەگەڵ یەکاوی بەس کە نەهاو بەدەمتواتە تۆ نەشی بەدەم بۆ خەڵکەوەی تر تەواوی تازە بێت چی پێلی ئەی یارمەتی خەڵکت داوە لە تەنگانە وڵی خوای زانێ ئیشەڵاومە ئەو یارمەتیدانە زۆر جاراڵێن ڕەنگە یارمەتەکەش بچووک بێ بەس دوای پەیوەندی دۆستایەتی نێوانم دوو کەسە زۆر گەرمەکە تەکید بە لەگەڵم پیاوە ڕەنگە بڵێم لە شتێکی بەسیت و ئیسێوەنێ خۆشەویستمی لەگەڵێکە بچووکۆ ئێستا برایەتەکە بەسیتیش بووە لە یەک کەلیمە قسەیشەوە بەخوا هەر ئەوەنە کەلیمە قسەکە لەوانەیە ئەو ڕووی نهاتوو بەس خۆ من بۆم کردووە کەچی ئیرادەی خوا ئیشەکە کراوە و ئیتیان پیاوە لەو کاتەوە دۆسایەتیمان بوو ئەرەوە متمانەی تاوەتان زۆر ئەرەوەڵا یاخوابەوەی بن یاخوابی دەستی سەلام عەلەیکوم چۆنی باشی چاکی شکر چۆنی براکەم مامە باسی شتێکی بۆ کردمتی لە شتێکی بچووکەوە ئێستا دۆسایەتێکی باشە لە نێوانمان تازە هاتوومەتێرێتێ بە خزمەتیان پیاوە گەشتم من وەکو واجبێک و تەمان نەبێ هەر ڕێزی لێ بگرم وەکو واجبی ئیمانی ئەو لێمە گەورەترە ئیتر بفەرمو چیاڵی من لە
باسی تنگانەکەین ئینسان زۆر جار لە ژیان ناکەوێتە تنگانە تر ڕەنگە مادی بێ ڕەنگە کۆمەڵایەتی بێ ڕەنگە پێداویستی تر بێ ڕەنگە نەخۆشی بێ ئێمە وەکو موسڵمان تاشان ئەرکمانە کە لە تنگانە یەکتری جێنێ ئەگەر وەکو مسلمان قسە بکەین ئەگەر ئێستا ئێمە تۆزە نەخۆشیمان زۆرە وەکو مسلمانان تەفرەقەمان زۆر تێکراوە ئەگەر تەطبیق کرێ و مەزبوطی ئەو دینە و خۆی تەطبیق کرێ مسلمانان پیادەی بکەن خێرمان نەک بۆ هەموو مسلمانان یعنی هیچ مسلمان کێشەمان نامێنێ خێرمان بۆ خێری مسلمانانیژە بێ لەسەرەوە بۆ خوارەوە هەموو شۆڕ بێتەوە بە تاکید یعنی بۆ نمونە ئێستا دنیا بچووک بۆتەوە ئەگەر ئێمە تۆزێ مەزبوط وەکو دینداری کە ڕاستەقینە بیر بکەینەوە ئەبێ سەخەمی هەموو مسلمانێکمان وایە لە بۆم لە سۆدان لە سۆماڵەوەی سەر تەنگانەیە لە حەدیسەکە فەرمێ مسلمان برای مسلمانە مسلمانێک لە هەر وڵاتێک ئازاری پێ بگا بێ مسلمان دڵی پێ ئازار بخوا چونکە ئەو ئازاری ئێستا تۆگە دیقەت بە ئێمە عەفو یەک قورئانمان هەیە یەک پێغەمبەریشمان هەیە صلی الله علیه وسلم خوش تاگو تەنیایە کەسی سێری حاڵی مسلمانان کە معنایە وەیە خەلەلمان هەیە وایە باشە کاتێک هەموو ژیان ئیتر کەسی ژیان ناڵێ من خەتای منە بەڵام بەخوا خەتای هەمومان ئەڵێم زۆر جارەڵێن کەسێک زۆر خۆی دڵسۆز پیشانەدا بەڵام کە ئەکەویتە تنگانە سەیرەکەم کەسە بێگانەیە هایشە عکسەکەیەتی زۆر ڕاست تۆ تەسەور ناکەیم کەسە قەت ڕۆژە لە ڕۆژان یارمەتێکدا کەچی لە تنگانەیە بەخەتە دە کەسی لێت بوون پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بۆ هەڵسەنگانی ئینسانەکان سەفەر و مەعامەلە سەنگی مەحەکە وایە ئیتر ئینسان لەو دوانە دەرەکەوێ ئینسانیش نابێ بەڕوو کەش سەیرکە تۆ یەکسەر زەلامێک تازە ناسی هەموو شتێکی خۆتی بۆ باز مەکە هەموو شتێکی بۆ مەکەرەوە لەگەڵ ئەو کاکە چۆنین بەڕێزە وەڵای مارە ئەم لێرە ئیشەکە منیش هەر لێرەم هاتووم ئیتر خۆشمان هەر تەبیعەتی کوردی خۆمان حەزمان زۆر لە ئەوەیە کە لەگەڵ شخصێکا بیناسی تێکەڵبی ڕەفاقەتمان حەز لێیە من لە وڵاتی کێش بووم دەرەوەم بینیوە ئەو تعامل و ئێستا وڵاتی ئێمە خەڵکە خۆی خۆشی کردووە ئەناگە ڕاست وەکو حکومەت و حکومەتی یاسانکارێکی نییە بۆ خەڵک تۆ دەرەوەت بینیوە ئەو پێکەوە بوون و یارمەتیدان و دەستگۆگیرۆیە کردنەوە خەڵکی خۆمان لە کوردستان هەیە لە وڵاتانی دیکەش وایە خود نەخێت ئێرە باشترە من کە ڕۆشتوم بڵێن بەرەوە بەهمە بە قاچاقڕۆین لانێ 12 تا 15 وڵاتم بینی بێ بەس کورد بوو یەکتری بەڕێ کرد و یارمەتی یەکتریەدا بەخۆ یارمەتی ئەفغانەکانیانەدا یارمەتی قەومەکانی تریانەدا ڕەشپێستەکان ڕۆحانیەتی قەومەتی خۆمان زۆر گەورەیە هەمیشی لەسەر چاوگە لە دینەوە هاتووە ئەی ناخۆ ئەگەر مەسەلە بێدینی بێ وڵاتەکانی گەل لێوێن بێدینترن کەچی ئەویان نییە باوەڕێکی عەرەبمان لەگەڵا بوو بەخیلیە هادەوی ئێمە دوانین لە ئەو کاتە لە ئوتێلێکی مۆقەت بووین لە ناو لەندەنە ئەوی ئێمە دوو نەفەری ناگونجێنی ئەو بۆچی یەکیان مهندسیش بوو ئەی بۆچی ئەوە نەبرایتان بە قووەتە الحەمدلله ئەوە لە ناو ملەتی خۆمانە زۆر مهمە لە مێشکی تۆ هەرماوەتەوە هەرماوەتەوە ئارە وەڵام ئینسان قەت نە بە دەوڵەمەندی نە بە فەقیر نەنازێ ئەرە وەڵا دەسەڵات بە هیچ دەسەڵاتەوە حنا ئیلا غێری ئەو خۆیان نەبێ و این ئەچووکی هەمووشان بەدەست خوایە زۆر جار ینی ژیان ئێوە تەجروبەتان زیاترە بەرز و نزمی زۆرتیایە هەیە لە ئاستێکی بەرزەوە دابەزی و هەیە لە بەرز نزمەوە چۆتە بۆ ئەرە وەڵا بە هەزاران کەس هەیە کاکە زۆر زۆر دەوڵەمەند بوو و ئێستا لەوانەیە زۆر زۆر وەزعی خراپ بێ هەشە زۆر زۆر فەقیر بۆ ئێستا ژیانی زۆر زۆر باشە ئەمە هەمی ئیرادی خوای خوش بە هەموو شێوە ئینسان تاقیە کاتەوە بزانێت بەڵێن خوای گەورە زۆر زۆری پێخۆشە کە بەندەکانی هەمیشە دەدەم یەکەوە بن یارمەتی دەری کەس یەکتر بن زۆر ئەمەی بەلاوە خۆشە چونکە پەیوەندی دۆستایەتی بەخۆترە هەروایە یعنی تۆ ئێستا بۆ نمونە دراوسێ هەیە کەسێ هەیە ئەگەر خوا نەخواستە نقسانێکی و تۆ چی یارمەتی بە یام چی بەدەنگەوە چەند خۆشە ئەگەر هیچی نەیدێ بەسی بەدەنگەوە خۆشە ئەو کاتە و دوو دراوسێت تەواو متمانەکەن متمانە بێت ئێستا من کاکە دراوسێم هەیە لە ماڵەوە لە دوکانەکەم بەجێڵ مەڕۆم بۆ نوێژەکەم مشکلم نیە بەخوا چیشی پیانەوە لەبارە هەر بەجێڵە ئارە وەڵا چوچێ متمانم پێ هەیە متمانە پێنەوە ناتوانم بەجێ بێڵم ئەڵێن لە ژیانە زۆر جار خەڵکی وا هەیە تەسەور ناکەی قەت دەستی یارمەتی بۆ درێژکا بەڵام کاکەویتە تەنگانە سەیرەکەی بەخەدەر دە نەفەر یارمەتی دەدا ئەوەندە کەسێکی دڵسۆز ئازانی چۆن هەنێک کەس لە ئانی تەنگانەیە بۆ معلومە بێ کە کەوتێت تەنگانەوە ئیسای وا لانێ بڵم لەوە پێشەڵی بەخوامە هیچ نیە بەڵام لە ئانی تەنگانەیە لە هەموو کەس لە پێشترە دەتەوە ئارە وەڵا بە تایبەتی دراوسی چا کەسی ینی دۆست هەیە زۆر زۆر لە برا باشە بۆ تۆ ئارە وەڵا ئێمە وەکو مسلمان تا چەند ئیسلام هانمانەدا بۆی دەست یەکتری بگرین یەکتری جێنەهێڵ بە قوربانی ینی خواجیان قەت بەوەی ئیسلام ناڵێت تۆ ئیشی خراپکە
ئەنجا لەگەڵەوەش هەموو شتێک بەقەدر خۆی هەوانی هاوکاری یەکتر بکەیت. ئینسان لە ژیانە تووشی تنگانە بێت. طبعا وایە. ئەم تنگانەیە ڕەنگە تەنها بۆ خەڵکی فەقیر نەبێ بەدەسەڵاتدار و دەوڵەمەند و هەموو کەسەوە تووشی ئەم حاڵەتانە بێت. چی ئەڵێ لەسەر تنگانە؟ وڵی تنگانەوە کەسەکان هەڵسەنگێنی لە برادرتە براتە خزمتە کەستە مەجبوری ڕۆژانە ئەو کەسانەی کە لە چواردەورتن هەڵیان سەنگێنی بە پارە بێ بە معنەوی بێ بە هەر شتێک بێ بزانانی ئەم برادرە تا چەند لەگەڵ توایە. جاری وایە کابرا بەس بۆ مادێکە لەگەڵ توایە. بەس بۆ مادیە طبعا ئەمڕۆ دیارەکەش وای لێ هاتووە زۆربەی لە 180 بۆ 90 بەس مادێکەیە. پارەت پێ مەرحەبا دەکە پارە پێنێ مەرحەبا ناکە ئەڵە دوای پارەم لیەکە وای لێ هاتووە ئەمڕۆ. باشە ئەڵێن زۆر کەسەیە تۆ قەت لە ژیانە تەسەور ناکەم کەسەوە نەدڵسۆزت بێ. بەس کە کەویتە پێگیرانێک تنگانەیە و سەیرەکەیم کەسە بەقەدەر دەنەفەر یارمەتی دەدا ئەم جۆرە کەسانە ینی هەستەکەی دڵسۆزی تەواوی تۆن ئەخ لەم کاتیان نییە بەخوا ئێستا کاتیەوە کە وەست باسیەوەمانەکە گۆ پێوایەوە لە ساڵی 90ەکان هەبوو 2000 پێش 2000ەکان هەبوو ئێستا ئەو کاتە نەمەوە برادری تنگانت هەیە بڵێ وەڵام من کەوتم دەستمەگری هەڵمەستێنێتەوە هەزاران کەس لەم بازاڕەیە کەوت میلیۆنەر بوو تێگەی زۆر کەس لەم بازاڕەیە زۆر کەوت چەند کەسی لەم بازاڕی هەڵیانسەنەوە بۆ شتیان شتیان بووێنن لە زاخۆی بڕۆبی فرۆشە خێرگەڵگرێ بۆ خۆ پارەکان دەستیانەگە ئێستا ئەوە نییە برا گەورەکەم بەڵام سەیرەکەی ئێستا خەڵک هەمیشە ئاوات بەو کاتە خوازێت چونکە ئەو کاتە ژیان خۆشتر و جوانایەتی هەبوو کەسایەتی هەبوو خزمایەتی هەبوو ئێستا چی هەیە برا گەورەکەم هەر هەمووی پارەکەی بەیانی لە دوکانەکە بۆ پارەی ئەوڕێتەوە ماڵەوە هەر پارەیە تۆ ژیان هەمووی پارێ حەق ئەم پشتانە باتەوە بەگوێی خەڵکە بۆی خەڵک یەکتر بناسێتەوە هەم دیسان ئێستا خەڵک یەکتری لیون بووە بە قورعان برای خۆی لیون بووە سەر نایەکتر ناناسێکا کەجان کەس دوچی کەس ناکە وای لێ هاتووە براک ئەم دیودی کارە قسەی وێکتەوە نییە لەسەر چی لەسەر پارەیە ئەوە یارەوە زارانە عکسەکەیشی هەیە کەسێکی هەستەکەی زۆر دڵسۆزە بەڵام کە پێگیری سەیرەکەی نەخێنەمە و کەسە نەبوو تۆ تەسەووە ڕاستە ئەرەوە وڵای ئینسان دایما خێرخوازێ باشە دایمە لە کاتی تەنگانە لە هەموو شتێکە حەزرێ باشە ئینسان دڵسۆزی هەموو کەسێ بێ باشە تەجروبەی ژیانی خۆت تەنگانە بووی لە حیاتە تەنگانە یارمەتی دابی بۆ وڵا تەبعا هەموو کەسە تووشی تەنگانە بێ هەموو کەسە تووشی خۆشیە بێ تووشی ناخۆشیە بێ هەموو شتێکی تێژ هەموو شتی دیار ژیان باشە ئەو یارمەتیدانە زۆر جارە بێتە هۆی پەیوەندی برایەتی نێوانم دوانە زۆر تۆکمەوە بەخۆت بکە دائیما لەگەڵ ئینسان لەگەڵ هەر کەسێکە ئەگەر دۆسایەتی و برایەتی و بەڕاستی بێ نەک لەسەرەوە نەوعێوە لە ژێرۆ عیب نەبێ نەوعی سەر و ژێری وەکو یەک بێ ئەبێ وەکو یەک بێ ئەبێ ڕازگۆ بێ ئەبێ ئینسان بێت ئەڵێن زۆر جار ڕەنگە تنگانە مادیش نەبێت ڕەنگە شتی دیکە بێت تۆ لە ڕوو کۆمەڵایەتەوەی کێشەیەکە توژە بێ کە سوکارەکەت یارمەتی بدەن بەدەم شتانە هەمیە گەڕێتەوە بۆ ڕازگۆیی بۆ ئینسانی ئەو ئینسانە گەردان زانێک کەسێکەکە ئینسان بێت لەگەڵ خەڵکاوە ئەگەر ڕازگۆ بێ و ئەگەر دڵسۆز بێ و ئەگەر نەوعێت لەسەر و نەوعێ نەوێ لە لایەکیکەوە نەوعیکەوە ئەوە باش هەیشە عکسەکەیت کەسێکە تۆ تەسەوور ناکەیم کەسە دەستی یارمەتیت بۆ درێژکە بەس کە کەوتە تنگانەوە سەیرەکەیم کەسە زۆر بەدەمتەوە دێ زۆر لەو کەسانەی تر کە تۆ ئازانیەوە زۆر باشن ئەم باشترە ئەم زیاتر دێتە پێشەوە کەواتە بێ ئەمە ئیشە گومانی باش بێ هەیە ئەو نەوعانەش هەیە ڕۆژی تنگانە دەرەکەوێ ڕۆژی خۆشی دەرەکە ڕۆژی ناخۆشی زۆر کە دەرەکەوێت لە بینی ئینسانەکانە هەیە دڵسۆزەکە لە ڕۆژی تنگانەکان ڕۆژی تنگانە دڵسۆزی باش هەیە ڕۆژی تنگانە فریاد دەکەوێت ئەمانە هەمووی هەیە ئێمە وەکو موسڵمان تا چەند ئەرکی سەرشانمانە یەکتری جێ نەیەڵێن لە تنگانەیە ئیسلام چۆن با ئیسلام ئەوەتەی دروست بووە هەر یارمەتی تیا بوو هەر ئینسانی تیا بوو هەر باش بوو بە خەڵک خراپە باوەڕ ناکەم لە ئینسانی مسڵمانە هەبێت خوش زۆری پێخۆشە دوو کەس کاتە یارمەتی یەکتریە دەن کاتێ بەدەم یەکترەوە زۆر ڕاستە ئەو قسەیە زۆر ڕاستە و ئینسان وڵای ئینسانی تر ئینسانی لە کاتی تنگانە و فەرعانە دەرەکەی ئەگەر مسلمان بێ یان کەسێکی دڵسۆز بێ یان کەسێکی ڕازوە بێ ئەوە زۆر باش ئەڵێن دۆلار دابەزی زەختی بەرجەبێتەوە ئەڵێن بەرز بۆەوە زەختی نزمە بێتەوە نانا فەقیر وەزعی زۆر فەقیر ڕەهاتووە لەسەر ئەو ژیانە زۆر کێشەیە فەقیر یەک کێشەی نییە ناوەڵا بەس دەوڵەمەند گوناحا زۆر کێشەی هەیە یعنی بەڕاستی بەخوا نانی نیوەڕۆ جاروی عەسرەی خوا جارویان بۆی ناخورێت بەس فەقیرەکە ئەتیادی ڕاهاتووە پێ وایە ژیانی فەقیری خۆشترە لە دەوڵەمەند زۆر هیوا هەیە ئەڵێ دەوڵەمەنی گاڵتاکە یەک دەوڵەمەندم پێ بڵێ دڵی خۆش بێ ئێستا من ئالێرا داژم قاچ ڕاشتم زۆر ئاتیادی یەک دەوڵەمەند ناتوانێت مەشغوڵە یعنی پارە ئاوەڵا خانوودا
بەخوا من ناوێرم تەجیری مەکە قسەیچکە بۆکەم باسی تەنگانەکەین ئینسان لە ژیانە تووشی هەموو جۆرە تەنگانەیەکە هەموو کەسێ تا چەند گرەگە لە تەنگانەیە دەست یەکتری بگرین یەکتری ژێ نەیەڵین وەکوانێ کەس ئەم تەکنۆلۆژیایە وای کرد ئەجین ساڵان مناڵێم شارم عادەتەن ساڵان کە هاوینان تەلەبە هەموو تەلەبەیەک بە زۆری خەڵک فەقیر بوو شتێ فرۆش مناڵێک ئەکەوت شروبی پێبوو ئەکەوت ئەشکا یەک زەلام پێنجناری پێ نەبوو ئەوەی بڵێ حداکەم دەزەکەم بە چاوە لە سەد کەسا پێنجناری پێ نەبوو چیسەیەکی سپی بوو ئاوا باە پارەکەی تێکرد 450 ڕبع نیو دینار 550 پێ بوو ئەو مناڵە ئەکەوت وەرە باوکەکەم مناڵک دەستی مناڵەکەی کرد ئەو تۆ لێواتی ئابێنە دوو عانێ ئەو عانێکی و فلسێکی وی کۆکردەوە مناڵەکەی بەڕێیە کرد هاوکاریان بۆ هاوکاری زۆر زۆر چاک بوو اینجا شەو کەس لای خەڵگا بەڵام ئەم تەکنۆلۆژیا ئێستا برا ناچێ بۆ لای برا یعنی زۆر برا هەیە بە من بە تەحەداوڵم بە 3 مانگ براکەی نابینێ بە 4 نابینێ سیرەکە براکەی تۆزە فەقیرە ئەڵێ نەکو داوای پارەم لێ بکە وەزانێ ئینسان ئەگەر لە تەنگانە بەدەم یەکترەوە نەبێ ئیتر دڵسۆزایەتەکە لەکوێ نەماوە ئێستا دڵسۆزی نەماوە گاڵتاکەن نەکەمەوە لە ساسە نەماوە باشە بەس ئەڵێن هەندێک جار نەفەری وا هەیە تۆ قەت تەسەور ناکەیم کەسە ئەوەنە دڵسۆز بێ کەس بەس کە بێگیرێ سیرەکەی بەقەدەر دە کەسی نزیکی خۆ بەدەمتەوە هەیە لە لەم شارەیە چێ یارمەتی خەڵکییاوە لە گرانەیە کەریمە عەلەکە مەسیحیەک بووە ئەو یارمەتە ئەم هەموو شێخ و گەورە و پیا و دەوڵەمەندە بووە نا بەڵام ئێمەوەکو موسڵمان دینەکەشمە هەمیشە تەژیعمانەکە کە بەدەمیەکەوە بێ قەت یەکتری جێ نەیەڵێن بەدەمیە بەخوا نەماوە دڵ تەمینە دەکەم باوەڕکە لە سا 9 بڵێم نیوی یارمەتی نەماوە خەڵکە بەحام خراپ زۆر جار یارمەتی ڕەنگە مادێژ نەبێت ڕەنگە کۆمەڵایەتی بە کەسێک لێ قۆمێ بشی سەردانی بکەیت قسەی خێری بۆ بکەی ئەمەش هەر یارمەتیدان هەر چوونی لای نەخۆشێک چون خێرە بەس کەم بووە خۆمان نەخۆش کەوتین چەند خۆشە کاتێک کەسێک دێت بۆ لای کە لێت ئەقەومەیەکی یارمەتیە زۆر خۆشە دەستێکری خۆشستە من لەم دوکانە زۆردار نەبێ بە خۆڵکێشان ئەڵێم یارمەتی خەڵکەم لەن مەی ئەڵم کاکە کابرایەت من خۆم ئەیم کاکە یەک 15 با نێنێتەوە کاکە وا بکەن کاکە چاکە بکەن بەخوا کەم کەس ماوە زۆر بەداڵ لە ژیانی خۆتا تووشی تەنگانە بووی بەتەعکی زۆریش چیت کردووە لە کاتی تەنگانەکە وڵا سەبرم کردووە سەبر طبعا ئەیسانە بێ سەبر بەگرێ زۆر کەسمانەی بێت تەحەموول لە سەبری نییە ئەنج ئاخرەوە زرە دەکە جارێ ئەزرەکەش دەڕوا و هیچیش بۆ حساب نابێ ئیسان من مناڵم مردووە خان و ماسووتاوە لە لادێ بووین ماڵمان وێران بە دەر بووین هەر سەبرمان کردە لە ژێر باری ڕەب العالەمین ئەمە جگە لەوەی خوای گەورە لە قیامەتا بۆت خەور بۆکاتەوە بۆم دنیا شەر سوودی هەیە چونکە ئەگەر سەبر نەبێت ڕەنگە زەرەری گەورەتر ناشی نە سەبر نەبێ نەهەژی تا چەند گرنگە لە تنگانەیە بەدەمێکەوە بیت هەمیشە دەستی یارمەتیمان بۆ یەکتری هەبێت وەڵی زۆر گرنگە ئیسان دەستی یارمەتی بۆ یەکتر دەبێ ئێستا دەستی یارمەتی کەم بۆتەوانێ گەنە ئێمە لە لادێ بووین بڕوان پێکەی ئەوانەی کلیانە قەومان زیاتر ئیشی ئەوانمان دەکەێت بۆی حەز بەوە نەکەن کە غەریبن و حەز بەوە نەکەن کە بێکەسن ئەوەی خەڵک ئێستا هەمیشە ئاواتە خوازیێ بە جاران ئاخر تەبعەن جاران خەڵک زیاتر پابەندی شەڕی خوا بوو ئێستا خەڵک تۆتە دوورکەوتێتەوە لەوە ئەلحەمدوللا ئێستا خەڵک هەر باشە بەڵام خەڵک زۆر بووە چاک و خراپ تێکەڵاو بووە ئەڵێن زۆر جار کەسی وا هەیە تۆ تەسەورەکەیم کەسە قەت دڵسۆزیت بۆ نەکا بەس کە کەوتە تەنگانە سەیرەکەی لە زۆر کەسی تر دڵسۆزترە بووە تاقیکردنەوە ئەوەکو حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت چاکترین ئینسان کە تاقیکەوە ئەوەی کە ڕەفیقاتی بکەێت تاک و تاقی نەکەوێوانێ نایناسی جا کاتێ دوو کەس یارمەتی یەکتری یەدەن خوا لەسەرەوە زۆری پێخۆشە کە ئەم دوانە بەندەی ئەون بەڵام کەسی یارمەتی تەبعەن ئێمە گە یارمەتی یەگنین چۆن داوا یارمەتی لەخوا بکەین هەموو کەسێ تووشە بێ لە ژیان ڕەنگە ڕۆژێ من تەنگانە بم ڕەنگە ڕۆژە عکسەکەی بێ هەموو کەس بە تاقیکردنەوە ئاڕوە چکۆ ئیرادەی خوا وایە بێ هەمووی خۆی گەورەکە ئێمە خولقاندووە
لەم دنیاە بۆ تاقیکردنەوەیە ئەم تنگانانە شەر تاقیکردنەوەیە منی پێ تاقیکاتەوە و چوار دەورەکەیشم زانێ یارمەتیمان دەبێ ئێکێک فەقیرە بێت ئێکێک خی گەورە خۆیە فەرمێ ئێکێک دۆڵەمەندەکەم ئێکێک فەقیرەکەم ئێکێک بەرزەکەم ئێکێک نزمەکەمەوە ئەمە هەمووی تاقیکردنەوەیە زۆر سەرۆکمان بینی لەسەرەوە هاتە خوارەوە ئارەوەڵ خوازەلیلی کە ڕەنگە تۆ زیاتر بینوێ هەر لە ژیانی خۆمانە چەندی سەرۆکمان بینی لە بەرزترین ئاسی دەسەڵات خوا هێنایە خوار بەتەکی من پێ سەرۆکم ئیتر قەت بڕوابێمە خۆم لەو جامیعا ڕۆشتم ڕسمی سەدەحمی لێ بوو بیرم مەکردم بێ ڕۆژێک بێ ئەمانە لاسن و لام بن بە چای خۆم دیم خەڵک شەقیتی یاڵان لە ساڵم هەروایە بێ زەلیل بێ خی گەوری شەڵ ئەمانە زەلیلەکە وڵی بەتەشید ئەوەی کە تۆ ئەڵی ڕێک وایە بەڵام ئایا ئەو کەوتوتە سەر مرۆڤەکان یعنی ئەو کە خاوەن ویژدان بێ خاوەن هەڵوێستیشە شێکم تۆ توانی زۆرشت هەیە بیکەی بەڵام ئەوی کە دروستکەری تەواوی هەموو ژیان و مرۆڤایەتی ئەوە خی گەورەیە ئینسان لە ویژدانی خۆیەوە بێ سەیری هەموو شتەکان بکە خی گەورە زۆری پێخۆشە کاتێت دوو بەندەیە بینێ ئەم دوانە یارمەتی یەکتریەدەن ئەمە جگە لەوەی خێرەکەی لە قیامەت تا دەستەکەوی لە دنیایشە پەیوەندی کۆمەڵایەتی ئەم دوانە بەهێز دەبێت متمانە بە یەکتریەک بەتاشید ئەی چۆن بەتاشید ئارە وڵا ئەوە شتێکی زۆر ڕاستە لە ژیانی خۆتا تووشی تنگانە بووی بەڵێ چیت کردووە یعنی تووشی تنگانەبی بەڵام میمۆی هەستانەوە هەیە پشت بەخوای گەورە بەستا هەستانەوە هەیە ئەڵێن زۆر جار نەفەری یوا بینی ئەڵێم نەفەرە ڕەنگە زۆر دڵسۆز بێ بەس کە لە تنگانە سەیرەکەی نا ئەوە نییە کە تۆ تەسەور دەکەی بێفعل وایە بەسەرم هاتووە بەتاشید زۆر ڕاستە چیت کردووە ئەو چۆن دەڵێ یعنی ئەو کە ساڵێ من نەبوومەوام وا ئەبوو نازانم چی ئەبووی بەڵام سەیرەکەی بەڕواڵە دوایە بەس لە ناوەوان نییە بە حەقەت هەیشە عکسەکەیەتی نەفەری وا هەیە تۆ تەسەور ناکەی قەدەم کەسە دڵسۆزی تۆ بێ بەڵام کە پێگیرێ بەقەدە دە نەفەری نزیکی خۆت ئەم بەدەمتەوە دێ لەگەڵ تایە زۆر ڕاستە باوەڕکە بەتاشید کەسێک یعنی کەسێکی لە دەرەوەی ئەوەی ناسینی ناو کزمایەتی هین یعنی زۆر یاسا من وان یعنی هەیە وایە یعنی من لەگە ڕزما و کەسانە هەیە هاتوون بەدەمەوە یعنی بەبێ ئەوی داواشکەم خۆیان هاتوومتیانە ئەو کێشێت هەیە وەرە ئێمە ئەوەی بە ئێماکرێ بۆ دەکەین ینی هاتوون دڵسۆزی خۆیان نواندووە لە کاتێکا تۆ تەسەور نەکردوم کەسە ئەوەنە دڵسۆزی نەوەڵا یعنی هاتووە دوکانەکەم توێتی فڵان شتێ هینە وەرە بۆ لای من خوا گەورە ئیشەڵا چارەسەریەکەین لە خوای گەورە بە زیابیانی ئێساش کەسێکی زۆر باشن نەک هەر بۆ هەموو کەسێ وایە لە خوای گەورە بە زیابێت ئەو کەسانەش تووشی بڵین تووشی کەسانی باشە بن بەتاشی پەرەزارۆ کاکە دەڵێ ئینسان لە ژیانە تووشی هەموو تەنگ و چەڵەمەیەکە بێ لە هەر پلە و پۆستێکا بێ هەر سەروت و سامانێکتە بێ توش دەبیت بەڵام زۆر جار لێکێک لەو کەسانە کە تۆ قەت تەسەور ناکەم کەسەوەنە دڵسۆزت بێ سیرەکەی لە تنگانەیە ئامادەی خۆی دەرەبڕێ زۆر زیاتر لە کەسە دڵسۆزەکانت دێتە پێشەوە وهیشە عکسەکەیەتی لە کاتی تنگانەیە تۆ وازانی زۆر دڵسۆز دەێستا بچی داوای یارمەتی لێ بکەی بەدەمتەوە دێ بەڵام سیرەکەی وانە کەواتە ئێمە وەکو دین وەکو مسلمان دینەکەمان تەژیعمانەکە بۆ ئەوەی هەر کاتێک کەسێک پێویستی بە یارمەتی بوو ئەگەر لە دەست هات یارمەتی بدە خۆ ئەگەر لە دەست نەهات بە دوعای خێر بێ بە قسەی خێر بێ بەدەم یەکتریەوە بچین مەرج نییە هەمیشە یارمەتیدان و تەنگە و چەڵەمەی ژیان مادی بێ زۆر جار کۆمەڵایەتیە کاتێک کەسێک لە بابەتی کۆمەڵایەتیەوە تووشی شەڕێکە بێ وەکو کەس و کار بچن بەدەم کێشەکەیەوە حەلی بکەن ئەمە یارمەتیدان ئەمە لە تنگانەیە یاخود کەسێک نەخۆشەکەوێ دەچی سەردانیەکەی بەدەمیەوە دەبی یارمەتیە دەی ئەمانە هەمووی تەنگ و چەڵەمەی ژیانە تووشی هەمومانە بێت بۆی هیوادارم وەکو مسلمان هەمیشە ئەومان لە بەرچاو بێ چونکە خوای گەورە زۆری پێخۆشە کاتێک دوو بەندەی دەبینێ یارمەتی یەکتری دەدەن پاداشتێکی زۆر گەورە لە قیامەت تا بۆیان حازرە لە دنیایشا پەیوەندیەکان بەهێشتر و تۆکمەترەکان بەرنامەی ئەمجارم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ